دامەزراوەی پەروەردەی مەڵبەندی سلێمانی ئاهەنگی کۆتایی پێشبڕکەی ژیاننامەی سەروەری ئازیزمانی بەڕێوە برد. پێرخوازانی لقە پەروەردەیەکان لە ماوەی ڕابردوو بە شێوازی زارەکی و نووسین تاقیکردنەوەکانیان ئەنجامدا و ئێستاش خەڵاتی سەرکەوتوان دەکرێت. ئامانجی لەم جۆرە تاقیکردنەوانە برەودانە بە توانای تازە پێگەیشتوان و ئاشناکردنیانە بە ژیاننامەی سەروەرمان. دامەزراوەی پەروەردەی مەڵبەندی سلێمانی ئەستا بە ئەنجامدانی ئەم پێشبڕکەیە لە وەرزی هاویندا لە ماوەی 3 مانگی ڕابردوو و ئێستا ئەمڕۆ ئاهەنگەکەی بۆ سازەکەین. نزیکەی 100 کەس بەشدار بووە لە کوڕان و کچان لە هەم تەمەنە جیاوازەکان و ئینشاءڵڵا ئەمڕۆ ئاهەنگێکی قەشەگی بۆ سازەکەین. خەڵاتەکان بۆ 100 کەسن و پەنجای پلەی یەکەمی هێناوە و ئەوی کەشی خەڵاتی پلە دوو وەرەگرێت. کۆمەڵێک بەرنامج و شت هەیە بۆ بەراڕێدابردننی گەنجەکانمان و مناڵەکانمان بۆیە ئێمە ویسمان ئەمە بم پەیامە بگەێنین. ئێمەش مناڵانی ئێمەش تامەزرۆی ژیاننامەی پێغەمبەری خۆن صلی الله علیه وسلم ژیاننامەی چۆن بووە لەگەڵ مناڵات چۆن بوو. یعنی ئامانجمان هەدەفی سەرەکیمان ئەوەیە ئاشنایان کەین بەم قائیدە بەم سەروەرە بەم خۆشەویستە کە چی کردووە بۆ مناڵان، کە چی کردووە بۆ گەورەکان، کە چی کردووە بۆ ژیانی تاک بەتاکی ئێمە کە سەروەرمانە بە ئاشنا بن هەر لە ئێستەوە مناڵەکانمان ئاشنا بن بە ژیاننامەی نەکو کە گەورە بوون و هیچ کاتێک نازانن ئەمە چونکە خۆمان نەزانین لە ناوەندەکانی خوێندنا گرنگی پێ نایری، ئەوەنەی گرنگی بە لایەنەکانی ترێری، گرنگی بە سەرکردەیە نایری، ئەوەنەی گرنگی بە شاعیران و کەسانی ترێری گرنگی بەنە. بۆیە فەراغێکمان دۆزی بۆی ئەم فەراغە پڕکەین و وردە وردە ئەم پرۆژانەمان بەردەوام بێت و ئینشاڵڵا بۆ داهاتووتر پرۆژەی تریشمانە بێت. قوتابیانی بەشدار لە تاقیکردنەوەکە دەڵێن لە ژیاننامەی پێغەمبەری ئازیزدا فێری زۆر شت بووین، لەوانە ئادابەکان و خوڕەوشتی جوان و کردداری پەسەند. ئێمە پێغەمبەری خودامان خۆشەوە لەبەرەوە بەشداریمان کردووە لەم ئاهەنگە لەبەرم کردووە. ڕەوشت و ئەخلاق و هێنە ئەخلاق جوانی و ئەدەب و ئەتاکێت و جێبنین و ئەمڕۆ ئێمە وەکو خوێندکارانی ژیاننامەی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم لە دوای تاقیکردنەوەیەکی گرنگ کە چەندین کۆمەڵێک پرسیاری گرنگی تێدا بوو دەربارەی ژیاننامەی پێغەمبەرمان توانیمان بەسەرکەوتوی تاقیکردنەوەکەمان تەواوکەین و ئەمڕۆ وەکو دیارە خەڵات و هەروەها دەستخۆشی چەند چالاکیێکی تایبەت بە خوێندکارەکانمان تاوەکو بتوانین لەم ڕێگە ئامانجی سەرەکیمان ئەوە بێت کە ژیاننامەی پێغەمبەرمان بگەێنین لە دوای چینەکانی خۆمان بۆ چینی خۆمان بۆ کۆمەڵگەی ئێمە کە چەند گرنگە شوێنکەوتوانی ڕێبازەکەی دینەکەمانین، شوێنکەوتوانی ڕێبازی پێغەمبەرەکەمانین. ئەگەر لە ڕێگەیەکە پرسیارێکمان لێکرا دەربارەی پێغەمبەرەکەمان بەو پەڕیشانازی سەربەرزی جواب بینەوە. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری لە هەوڵی ئەوەدایە لە ڕێگەی خولەکانەوە منداڵانی تازە پێگەیشت و هۆشیار بکاتەوە تا لە داهاتوودا سوودمەند بن بۆ کۆمەڵگا و نەوەیەکی پێگەیشت و بەرهەمدار بن بۆ وڵات. ڕامیار عوسمان، کەناڵی پێیان، سلێمانی.